بەڵێ 16 ساڵ تێپەڕی بەسەر بە جینۆساید ناساندنی تاوانی ئەنفال لەلایەن دادگای باڵای عێراقەوە. ئێمە میوانێکمان هەیە جەمال لەم بارەیەوە گفتوگۆ دەکەین. میوانەکەمان بەڕێز عەبدوڵای حاجی مەحموود وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمانە. کاک عەبدوڵا شەو باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 پاش 16 ساڵ پێمان بڵێ کە پرۆسەی قەرەبووکردنەوە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ شەوتان باش. وەکو لە راپۆرتەکەدا باستان کرد، تەبەن لە 2006 پاش زیاتر لە 6 دانیشتن دادگای باڵای تاوانەکانی عێراق کەیسەکانی ئەنفالی بە جینۆسایی ناساند و لە دوای لە 24 شەشی 2007 بڕیاری لێدرا. پەرلەمانی عێراقیش لە 2008 پەسەندی کرد. ئەوەی ڕاستی بێت تا ئێستا حکوومەتی عێراقی نەچۆتە ژێرباری قەرەبووکردنەوەی خەڵکی کوردستان. کاتی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم زەرەرەکانی هەرێمی کوردستانی خەمڵاند لە ڕێی لیژنەیەکی پەیوەندیدار ئاراستەی حکوومەتی عێراقی کرد. مەفروزە لەسەر دەوڵەتی عێراق بەڕەسمی داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکە و حکوومەتی عێراقیش قەرەبووی خەڵکی کوردستان بکاتەوە. حکوومەتی عێراقی چەند شێوازێکیان گرتە بەر بۆ ئەوەی کە گیر و گرفت دروست بکەن لە بەردەمی پرۆسەکە، بەڵام هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان سەرجەم ئەو ڕێکارانەی کاوان تەڵەبیان کردبوو، چ فەردی بێ چ وەکو کەیسێکی گشتی بێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەقدیمی حکوومەتی عێراق کرا، بەڵام بەداخەوە تا ئێستا قەرەبوویان نەکردوێتەوە. ئەم کەیسە بەلای ئێمەوە مەسەلەی قەرەبووکردنەوەی خەڵکی کوردستان کەیسێکی زیینووە و ئەرکێکی گەورەی هەرێمی کوردستان و حکوومەتیشە، وەک لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانیشە هاتووە. مەهامێکی گرنگی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانیشە، یەکێکە لە استراتیژی کارکردنی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان کە زۆر گرنگە لای ئێمە، چکە تەنها قەرەبوو نییە، ئەم پرسیەکە پەیوەندی بە مەسیر و مستەقبەلی گەلی کوردستانەوە هەیە، بۆ ئەوەی جارێکی تر ئەم مەسەلەیە دووبارە نەبێتەوە، خەڵکی کوردستان جارێکی تر دووچاری جینۆساید و بەگشتی و ئەنفال و کیمیاوی و لە ناوبردنی خەڵکی کوردستان نەبێتەوە. و ئێمە کارمان کردووە لەسەری و بەردەوامی شەبین لەسەر ئەم پرسە وە گرنگە یەکێکە لە ئەولەوێتی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بە تەنها ئێمەش ناوە حکوومەت و سەرجەم نوێنەرانی گەلی کوردستان لە عێراق چە تەشریعی چ نوێنەرانمان لە حکوومەتی فیدراڵی پێویستە بە جددی کار بکەین لەسەر قەرەبووی خەڵکی کوردستان. پرسێکی گرنگە و پرسێکی چارەنووسازە بە نسبەت گەلی کوردستانەوە. گەگە عەبدوڵەنها قوربانیên تاوانên din hatine qerebûkirin. Boçi qurbaniyên enfalê nayên qerebûkirin rêgirî heye bo vê yekê tu çawa dibîne؟ بە بۆچوونی من حکوومەتی عێراقی بە شێوازی جۆر بە جۆر خۆی دەدزێتەوە لە ئەم پرسە. وەکو باسم کرد پێویستە لە دوای ئەو گیر و گرفتانەی هاتە پێش بۆ هەرێمی کوردستان و حکوومەت و خەڵکی کوردستان، یەکێک لە کارە گرنگەکانی هەرێمی کوردستان ئەم پرسە بێ و هەمومان پێکەوە نوێنەرانی خەڵکی کوردستان لە عێراق بەگشتی چ پەرلەمانتاران فراکسیۆنەکان ئەو نوێنەرانەی هەمانە لە حکوومەتی عێراقی هەمومان پێکەوە و لەگەڵ هەرێمی کوردستان و وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان گرنگی بدەین بەم پرسە. ئەم پرسە وەرەقەیەکی بەهێزی کۆمەڵانی خەڵکی کوردستانە کە لە مستەقبەل بتوانین کاری لەسەر بکەین
وەکو زەمانێک بۆ مانەوە و بوون و درێژە پێدانی مەسیر و مستەقبەلی میلەتی کورد لە پاڵ دەستوری عێراق کە هەرێمی کوردستان هەرێمێکی سربەخۆیە و بتوانین ممارەسەی دەسەڵاتی دەستوری خۆمان بکەین. ئەم پرسە گرنگە و ئێمە کارمان لەسەر کردووە لە وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان. دەستەیەکیشمان هەیە بە ناوی دەستەی جینۆساید بە دوو ئاراستەش بەرنامەمان داناوە لەسەر ئەم پرسە. یەکێکیان ئەو کەیسانی کە تا ئێستا لە دادگای باڵای تاوانەکان یەکلایی نەبووەتەوە بەشی دووهەمی مەسەلەی قەرەبووی خەڵکی کوردستانە. باشە حکوومەتی عێراقی بە شێوازی جۆر بە جۆر خۆیان دەدزنەوە لە تایبەت کێ بە بەرپرسیار و کەم تەرخەم دەزانن خۆتان نەزانن. بەڵێ خۆی حکوومەتی عێراقی و دەوڵەتی عێراق بەگشتی خۆشبەختانە سەرۆکۆماریش کووردە داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکە و حکوومەتی عێراقیش تەنفیزی بڕیاری دادگا و پەسەندکردنی پەرلەمانی عێراق بکە. من لە سەردانیشم بۆ لای ڕئیس وزرای عێراق ئەم پرسە یەکێک بوو لە خاڵە گرنگەکانی گفتوگۆم لەگەڵ سەرۆکی حکوومەتی عێراقی محەممەد شیاع سوودانی کە باسی ئەم پرسەم کرد. پرسێکی مهمە و گرنگە ئەولەوێتی کارکردنی وەزارەتی کاروباری شەیدانیش لەسەر ئەم پرسەیە و تەوەجوهی حکوومەتیش بەو ئاراستەیە ئامانجی وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوانیشە. بەڵێ کاتێک لەگەڵ بەڕێز محەممەد شیاع سوودانی باسییان پرسەتان کرد وەڵامی ئەو چی بوو؟ هیچ نیەتێکیان هەیە لە کابینەکەی لە کابینە وزاریەکەی ئەودا ئەم پرسە بجوڵێنن جارێکی دیکە؟ ئەم حکوومەتی محەممەد شیاع سوودانیە بەنسبەت گەلانی عێراق بەگشتی و بە تایبەتی عەرەب و لە ناویشیاندا شیعە بەگەری گێزانن و تەنها فریادڕەسی ئەوانیش دەبێ لەبەرەوە بەبێ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم سەرکەوتوو نابێ. لەبەرەوە لایەک مەجبورە کە دەست و پەنجە نەرمکا لەگەڵ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم لەلایەکیش تەوەجوهێکی تایبەتی خۆی هەیە. محەممەد شیاع سوودانی ئەتوانم بڵێم جیاوازە لەگەڵ کابینەکانی تر و لە پاڵ ئەمەدا پێویستە خەڵکی کوردستان لەم پرسە لە مەسەلەی جینۆساید و قوربانیانی گەلی کوردستان بە تایبەتی کەیسەکانی ئەنفال و کیمیایی و وێرانکردنی شار و گوند و شارچکەکانی کوردستان بەگشتی بڵێن جینۆسایدی خەڵکی کوردستان دەبێ نوێنەرانمان لە حکوومەتی عێراقی و فراکسیۆنەکانی پەرلەمانی عێراق و نوێنەرانمان لە حکوومەت و دەوڵەتی عێراق بەگشتی بە یەک دەست پێکەوە بە دواداچوون بکەین بۆ ئەم پرسە. تەسەورەکەم ئەگەر یەکگرتو و یەکهەڵوێز بین حکوومەتی عێراقیش دێتە ژێرباری قەرەبووکردنەوەی خەڵکی کوردستان. خۆتان نەزانن حکوومەتی عێراقی لە ڕابردوو قەرەبووی دەوڵەتی کۆیتی کردەوە و کۆتاییش بەو مەسەلەیە هات. لەبەرەوە هەرێمی کوردستانیش هەرێمێکی دەستورین دەتوانین ڕۆڵ و کاریگەری خۆمان بگێڕین. بەنسبەت ئێمەوە ئەم پرسە گرنگە لامان وەکو باسم کرد و کاریشی لەسەرەکەی و ئەولەوێتی کارکردنیشمان ئەم پرسەیە. کاک عەبدوڵڵا بۆ دیتنا گۆڕێن بکۆمژی و vەگەڕاندنا وان چه هاتیەکردن؟ بەنسبەت هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان خۆتان نەزانن ئێمە کارمان کردووە و لە کابینەکانی پێشوو کار کراوە ڕێژەیەکی زۆر ڕووفاتەکان هێنراونەتەوە و ژمارەیەکیش ڕووفات ئامادەسازی بۆ کراوە. لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کابینەیە هەموو ڕێکارێک گیراوەتە بەر کێشەیەکی داخلی قوربانیان کە سوکاری قوربانیانی جینۆسایدی ئەنفالکراوان هەیە. تەمەناکەم وەکو پێشتریش باسم کردووە چەند جارێک
بتوانن ئەو مەسلەیەک لای بکەینەوە بۆ ئەوەی هیچ مبڕێرێک نەماوە بۆ نەهێنانەوەی هەموو ڕێکاری گیراوەتە بەر وەزارەتی شەیدان و حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکارەکانمان ئامادە کردووە ڕوفاتەکانیش ئامادەیە لە توبعەدلی بەغداد تەنها ئەوەیە گرفتێک هەیە لە بینی کەسوکاری قوربانیان هەم لە چەمچەماڵ هەم لە گەرمیان هەردوو لە تاکی دەکەنەوە کام قوربانیانە کەسوکاری ئەوانن بەڵام ئێمە تاکیدمان کردوتەوە کە پێویستە بە هەمان میکانیزمی پێشوو چۆن ئەو ڕوفاتانە هێنراوەتەوە بە هەمان میکانیزم بهێنرێنەوە ئەو پێشنیارانی ئەوانی شەیانە لە داهاتوو تا ئەتوانین ڕێکار بگرینە بەر بۆ یەکلاییکردنەوە و ناسینەوە و تەشخیصکردنی هەرچەندە نمونەی کۆد و ئێسک لە توبعەدلی بەغداد لە هەڵدانەوەی وەرگیراوە بەڵام نمونەی خوێن لە کەسوکاری قوربانیان تا ئێستا وەرنەگیراوە ئەکرێ لە داهاتوودا ئەو پرسەش کاری لەسەر بکرێ تەمەناکەم کەسوکاری قوربانیانی جینۆسایدی هاوکارمان بن و لە پاش جەژن یەکێک لەو خاڵانش کە من ئەمەوێت لەگەڵ بەرپرسانی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان قسەی لەسەر بکەم ئەم پرسەیە کەواتە لە دوای جەژن دەتانەوێت کە پشکنینی خوێن و DNA بۆ کەسوکاری ئەو ڕوفاتانە بکەن کە ئێستا لە بەغدان چاوەڕێی گەڕانەوەیانن وەکو باسم کرد لە پێشتر چۆن کراوە بۆ ڕوفاتەکان هەم کۆت و هەم پشکنینی ئێستا کراوە ئەوە مشکلەیەکمان نییە لێرە لە هەرێمی کوردستان وەرگرتنی نمونەی خوێن لە کەسوکاری قوربانیانی جینۆسایدی گەلی کوردستان نەکراوە ئەوەیش پرسێکی درێژخایەنە واکرێت لە هەر کاتێکدا بێت ئەو پرۆسەیە ئەنجام بدەین بە تەوەجوهی ئێمە و قەنەعەتمان وایە ناکرێ ئەم پرسە ببەستین بە نهێنانەوەی ڕوفاتەکان زۆر باشە هەر لەبارەی قەرەبوونەکردنەوەی قوربانیانی ئەنفال و ئەم پرسە بەگشتی دەمەوێت بپرسم کە ئایا پەرلەمان و حکوومەتی عێراق بە ئەرکی یاسایی و ئاسایی خۆیان هەستاون بەرامبەر تاوانی ئەنفال ئەرکی خۆیان جێبەجێ کردووە لە حقیقەتدا دادگا ئەرکی خۆی بەجێگەیاندووە و پەرلەمانی عێراقیش بڕیاری دەرکردووە و پەسەندی کردووە ئەوەی کە بە ئەرکی خۆی هەڵنەساوە دەوڵەتی عێراق کە سەرۆکۆمارە و سەرۆکەکەشی کووردە پێویستە بە ئەرکی خۆی هەڵبسێ و حکوومەتی عێراقیش بە ئەرکی خۆی هەڵنەساوە قەرەبووی خەڵکی کوردستانی نەکردوێتەوە جێبەجێی بڕیارەکەی دادگا و پەرلەمانی عێراق بکە چارە چییە کەکەی عەبدوڵڵا گاڤاکو حکوومەتە عێراقی بریارە دادگەهی جیبجی ناکە یعنی پێنگاڤاکو هون وەکی وەزارەت باوێژن چی دەبە؟ ئێمە تەمان پرسیارەکەت پرسیارێکی بەجێیەوە پرسیارێکی گرنگە ئێمە وەکو وەزارەتی کاروباری شەیدان و فالکەراوان وەکو باسم کرد ڕێکارمان گرتووەتە بەر بە دوو ئاراستەکاری لەسەرەکەین دەستێکمانەیە بە ناوی دەستەی جینۆساید بەڵام ئەم پرسە بەگشتی پرسێکی نیشتیمانی نەتەوەیی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و پێویستە لەسەر نوێنەرانی خەڵکی کوردستان لە عێراق بە هەموو جیهەتەکانەوە ئەوانەی حزوریانەیە لە عێراق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم بەگشتی و لەگەڵ وەزارەتی کاروباری شەیدان پێکەوە بە هەماهەنگی و یەکدەست کار بکەین و فشار بکەین ئێمە کاریشمان کردووە جگە لە ناوخۆ لە ڕێگاری تریشمان گرتووە دەبەر بۆ ئەوەی حکوومەتی عێراقی ناچار بکەین قەرەبووی خەڵکی کوردستان بکاتەوە ئەگەر یەکگرتوو یەکێتی وێگڕیزیمان هەبێ حکوومەتی عێراق ناچارە بێ ئەم پرسە جێبەجێ بکە gelek spas Abdullah Hacı Mahmud Vezîrê Şehîd û Enfalkiriyan ji Hewlêrê Mêvanê. Zor spas. Spas bo cenab te.